بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، یەکێکتر لەو مەفهومانەی کە پێویستە ڕاست بکرێتەوە بۆ سەحوەی ئیسلامی بریتە لەوەی کە ئێمە لە قەواعیدەکانی ئەمر بە معروف و نەهی لە منکەر بە جوانی حاڵی ببین. یەکێک لە قاعیدە زۆر سەرەکیەکانی ئەمر بە معروف و نەهی لە منکەر ئەوەی هەر بابەتێک کە جێی خلاف و مشتومڕی زانایان بێ و بۆیان یەکلا نەبوو بێتەوە، لە ڕاستیە ئێمەش نابێ بین هەوڵ جوهد و توانای خۆمان سەرف بکەین لە پێناو ئەوەی ئەو بابەتە ئەمر بکەین بە خەڵکی و نەهی بکەین لە خەڵکی. چونکە لە ڕاستیە ئێمە لە سەحوەی ئیسلامیە لە نەوەتەکان و پێشی نەوەتەکانیش جوهدێکی زۆر گەورە سەرف کرا لە بابەتانێکە کە بایی ئەوە نەبوون، چونکە جێگەی اختلافی عولەما بوو. پێویستی نەئەکرد ئەمری پێ بکرێ بە معروف و پێویستی نەئەکرد نەهی تیا بکرێ، چونکە نە منکەر بوو بە معنای کولی منکەر، چونکە اختلافیە، نە معروف بوو بە معنای کولی معروف. ئەگەر بێت و ئێمە دیقەت بدەین زۆرێک لە تاقەکانی ئێمە لە چی هەسەرە بوو؟ لەوەی پەنجە چۆن بجوڵێنرێ، دەستەکان چۆن بگیرێ، کە ئەمانە بابەتانێکی خلافین، بای ئەوە نین کە ئەو کێشانەیان لەسەر دروست بکرێ، ئەگەر بێت و نەکرێنە سیاسی. چونکە زۆرێک لەو بابەتانە بەداخەوە ئەڵەم هەندێک لە گروپ و فێرقەکان بووەتە بابەتێکی سیاسی لەلایەن لە بابەتە فقهیەکە دەرچووە، بۆیە ئەوە نەگرنگی پێدەن. ئەگەرنا ئەو مەسائلانە هەمووی مەسائلی اختلافی بچووکن لە دینە و بای ئەوە نین ئێمە بەو گەورەیە و ئەمر بە معروف بکەین، تاقی خۆمانی تیا سەرف بکەین، وا تەسەوور بکەین ئەوە پێچەوانەکەی مەسەلەن هەڵەیە و نابێ بکرێت. نەخێر، ئەوە هەر کەسە بۆ خۆی ئازادە چۆن عەبدایەتی خۆی جێبەجێ ئەکا، بە تایبەتی لەو بابەتە وردە خلافیانە. پێویستمان ئێمە بەوەیە جارێکی تر بە قاعیدەکانی ئەمر بە معروف و نەهی لە منکەرە بڕۆینەوە، ئەو تاقەی لەو شوێنە سەرفی ئەکەین، بابێن بەرامبەر بە خەڵکی بێدین سەرفی کەین، بابێن بەرامبەر منکەرێکی حەقیقی سەرفی کەین، ئابزانین منکەرەکان کەم نابنەوە. ئێمە زۆر کات دەیان منکەر لەناو ماڵەکانی خۆمانە هەیە گوێی نادەینێ، بەڵام منکەرێکی زۆر بچووک لەو منکەرانە لەلامان زۆر گەورە ئەبێ، هەموو ژیانمان عمری خۆمانی پێوە سەرفەکەین، لە دوایشیان نەتیجەیەکی جوان و چاکی نابێ. بۆیە بەڕێزانم پێویستمان بەوەیە بە خۆمان هەبچینەوە. ئێمە لە ڕابوونی ئیسلامیە زەمنێک لاوەکانمان ماندوو کرد بەو بابەتانەوە، لە دواییشە تێگەیشتین کە زۆرێک لەو بابەتانە بابەتانی زۆر خلافی بچووکن، بای ئەوە نین ئەو هەموو شەڕ و هەڵایی لەسەر بکرێ. بۆیە تکام وهایە کە هەمومان پێکەوە هەوڵ بدەین ئەو بابەتە خلافیانە وەلانین، هەمومان یەک دەست یەک هێز بۆ ئایندەیەکی دوور بۆ خزمەت بەم نیشتیمان و بەم پەیامە شیرینە لەناو ئەم نیشتیمانی خۆمانە کارکەین بەبێ ماندوو بوون. بەڕاستی لاوان پێویستمان بەوەیە کە هەموو لایەکمان جهدێکی زۆر گەورە بکەین تاوەکو ئەم ئیسلامە بە عەزیمی ڕابوونێکی زیندوو عاقڵ عالم بێتەوە سەرخۆی، هەتاوەکو ئەو لاوانی کە لایەن داوە هەمویان بگەڕێنەوە جارێکی سەر ئەم پەیامە شیرینە. داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار کە ڕەحم و بەزەی خۆی بەسەرمانە ببارێنێ، بابەتە خلافیەکان لە دڵمانە بچوو کاتەوە، دڵمان یەکخا، ماڵمان یەکخا، هەمومان هاو نیشتیمانیان پێکەوە لەسەر ئەم ڕێبازە شیرینە کۆکاتەوە بۆ خزمەتکارێکی تەواوی ئەم پەیامە شیرینە. ئامین ئامین والحەمدولله رب العالمین.